سویسی ئۆتۆمبیلەکەی پێدەدێ. ئەمڕۆ ئۆتۆمبیلێک کرایە دیاری بۆ یەشێک لە یەکەمەکانی سەر ئاستی هەرێم، ئەویش ئارتین شادە کە لە ئێسادا ئۆتۆمبیلەکەی سویسی ئۆتۆمبیلەکەی پێدەدێ. ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتری بۆ کڕاوە وەکۆی کە سەی هێناوە لە پۆی 12 سڵاوی لێبێ. پیرۆزە ئۆتۆمبیلێکی سفریش. سلامت دنیاخوا. ئۆتۆمبیل تازەی بەزانکۆ؟ ئینشاڵڵا 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 ئەگەر ئەو زانکۆی کە بەدڵم بوو هەڵی بژێرم بەم ئۆتۆمبیل لێ دەمبینەوە. مۆڵی شۆفێری وەیە؟ جارێکە نەخێر. شۆفێری زانی؟ نەخێر. چی باتەوەمە؟ ئینشاڵڵا یان باوکم یان براکەم. تۆ جارێ وەرە سەرکەوە بزانم ناوەی و بەدڵە بەدڵێ نییە. وەرە سەریشکیت خۆشە ئۆتۆمبیل بە دیاری وەگریە؟ بێگومان بێگومان. بڕۆ سەرکەوە بزانە چ هەستێ کە سواری ئۆتۆمبیلی خۆ ببی. چۆنە؟ بەدڵمانە. بەدڵتە؟ بەڵێ. باشە بەنیازی مۆڵی شۆفێری دەرکەی؟ ئینشاڵڵا ئینشاڵڵا لە مانگی ئایندەدا بەتەمام دەری بکەم. خۆ بەم ئۆتۆمبیلە فێرەکەی یا بە ئۆتۆمبیلێکی دیکە؟ جیاوازی نییەوەوە. تۆرەوە دەرەوە تازە سەرکەوتی بوو بەی خۆ ئەمەیان. ئارتینەوەم پێ بڵێ بەنیازی چ کۆلێژێکی؟ ئینشاڵڵا دەچم بۆ کۆلێژی پزیشکی. ئێستا پێ بڵێ دکتۆر؟ حەز دەکەم ئەو کاتێکە هات گەیشتم بۆ پلێ اینجا. 6 ساڵەکە و تاوەکە لەوێ؟ بەڵێ. لەوێ یەکەمە بی؟ ئینشاڵڵا ئینشاڵڵا هەڵی خۆمان دەدەین. هەروەک چۆن ئەم ساڵ تاوای خۆمانە لەوێ شاڵی خۆمانێ. من لە یەکەمەکانی سلێمانی کە چاپێکەوتنم لەگەڵا کردەوە ساڵێک دوای ئەوەی کە چۆتە کۆلێژی پزیشکی وەکو خوێندکارێکی ئاسایی بووە. هەر ئەتیادی هەر دەرچوو بەشی یەکەمەوانە نەبووە. بێگومانەوە یەک لاگەرەکەم بەڵام ئێمە هەڵی خۆمانەیە لەوە ئەگەر دوورکەینەوە. دووبارە پیرۆزە بێ و هەر سەرکەوتوبی. بەڵێ ئەمە ئۆتۆمبیلە 0 کیلۆمەترەیە کە درابایەشە لە یەکەمەکانی شاری سەر ئاستی هەرێم و شاری سلێمانی کە ئارتین شاد بوو کە لە کۆمەڵگەی پەروەردەی گەشە ئەم ئۆتۆمبیلیان بۆ کردەوە بە دیاری و لەمە دوا دەتوانێت بە ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەترەوە سەردانی زانکۆ بکات و وەکوی باسی کرد کە دەیەوێت بچێتە کۆلێژی پزیشکی گشتی.